لە بەغدا دەست بە دابەشکردنی موچەی مانگی 6 کرا، زانیاریش لەسەر موچەی هەرێم ئاشکرا دەبێت. لەبارەی لیست و ژمارەی هێزەکانی پێشمەرگە لە بەغداوە زانیاری نوێ ئاشکرا دەکرێت. تورکیا هەڕەشەی بۆردومانکردنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەکات. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ بەغدا دەستی کرد بە دابەشکردنی موچەی مانگی 6 فەرمانبەرانی مەدەنی و سەربازی لە هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم چاوەڕێی ئەوەیە بەغدا لەم هەفتەیەدا موچەی مانگی 5 هێزەمنیەکان بنێرێت. جێی باسا تاوەکو ئێستا دیار نییە ئەو لیژنەیەی بۆ لێکۆڵینەوە لە لیستی موچەی هێزەمنیەکان ڕاستپێردراون. ئەو هەفتەیە راپۆرتی خۆیان ڕادەستی وەزارەتی دارایی دەکەن بۆ ئەوەی موچەکان سەرف بکرێت یاخود زیاتر دوا دەکەوێت. حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا هیچ زانیاریەکی لەبارەی پێشکەشکردنی لیستی موچەی مانگی 6 فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە بەغدا ئاشکرا نەکردووە. پێگەی بەغدا دلیەومی عێراقی لە سەرچاوەیەکی حکومیەوە ڕاگەیاندووە ژمارەی هێزەکانی پێشمەرگە 114,749 کەسە. ئاماژەی بەوەش کرد ژمارەی هێزەکانی دەستگاکانی ئەنجومەنی ئاسایشی هەرێم 8,682 کەسە، لە کاتێکدا هێزەکانی ئاسایشی سەر بە پارتی و یەکێتیش 33,832 کەسن. ئاماژەی بەوەش کرد ژمارەی ئەندامانی وەزارەتی ناوەخۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پۆلیس و هێزە جۆرا و جۆرەکانی دیکە 149,748 کەسە. جێی باسا تا ئێستا بەغدا گومانی لە هەبوونی ژمارەیەکی زۆری بندیوان لەنێوە و هێزانە هەیە، بۆیە ناوێت بەبێ وەرگرتنی وردەکاری تەواو پارەیان بۆ بنێرێت. پێگەی یەنی شەفەقی تورکی هەواڵێکی بڵاو کردوتەوە ئاماژە بەوە دەکات ئەمریکا هەزاران چەکداری سەربەیەکەکانی پاراستنی گەلیەپەگەی چەکدار کردووە و 2 سیستەمی بەرگری ئاسمانیشی بۆ جێگیر کردوون لە سووریا. ئەو کات لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە ئەو وڵاتە هاوکاریەکانی دەگەێنێتە پەگا. بەپێی هەواڵی میدیا تورکیەکە حکوومەتی تورکیا بێهەڵوێز نابێت بەرامبەر هاوکاریەکان و بڕیاری داوە لە ئەگەری بینینی ناردنی هاوکاری بۆ هێزەکانی سووریا دیموکرات لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە فڕۆکەخانە بە فڕۆکەی بێفڕۆکەوان دەکاتە ئامانج. یعنی شەفەق کە بە نزیک لە ئەردۆغان دادەندرێت نووسیویەتی تورکیا چیتر بێدەنگ نابێت سەبارەت بە گەیاندنی ئەو هاوکاریانەی ئەمریکا بۆ ئەو ڕێکخراوە. ئەگەر ئەم جارە شتێکی لەو جۆرە ببیندرێت تورکیا دەست بەجێ و بێوەستان دەزوەردان دەکات و ئێرش دەکاتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران.